بە بۆنەی نەخۆشی کۆرۆنا کۆڤید 19ەوە خوێنبەخشین زۆر کەم بۆتەوە. ئێمە جاران لە ڕۆژێکە لە 120 بۆ 170 بوتڵ خوێنمان وەرەگرت. ئیستا ئەگەر بڵێ نیواونی و کەمی کردووە، یعنی لەوانەیە لە ڕۆژێکا بچینە 40 بوتڵ یان 50 بوتڵ ئەو پەڕی. چونکە خەڵکەکە ئەوەی ڕاستی بێ ئەترسیە، نایێری ئەڵێ ئەچم خوێنێم و خەڵەباڵغی و حەزمان لە خەڵەباڵغی نیە و ئەو شتانێ مۆزوعەکە. بەڵام ئێمە دوای ئەوەی کە زۆر احتیمادی بکەینە سەر دەستگای ئاساییشە لەگەڵ هێزی پێشمەرگیە لەگەڵ مەتارە، ئەوانیش ئیسا بەبوونی بەعزە زروفێکە لەوانەیە لەژێر ئینزارا بن نەتوانین بێن خوێن بن وەملاولا لەبەرەوەی خوێنمان بەتەواوەتی دابەزیوە. داوا لە هاوڵاتیانی بەڕێزەکەین کە بانکی خوێن دەرگای کراوەیە لە سەعات 10:30 بەیانیەوە تا 8:30 ئێوارە ئەتوانین خوێن وەرگین. هەر کەسێک ئەتوانێت لە خۆی ڕابینێ بابێ خوێن بۆ نەخۆشانی سالاسیما و نەخۆشخانەی هیوا زۆر زەرورە، یان زۆر زەرورە ئەوان. ناقسەکان شتەکەی فەرقەکان زۆرە من بە عەربی چونەش داخلەوە دەستخۆش. خاطر الله خاطر محمد كانت نية شو بدني بكرة جديد ولا والله قاعد ما دارين تفوت شو كلام أما كسرت لا ولا يبقى أنت راني أيوة خوازي أيوة حلبة أيوة